هیوا ئەنجام داوە. نەخۆشخانەی هیوا ناوێکی مەزنی ناسراوە. بە بیستنی ناوی ئەم نەخۆشخانە ڕاستەوخۆ لە مێشک و بیرماندا چەند ئاراستەیەک لە تێوانی دەبینین. یەکەم کۆمەڵە نەخۆشێکی پڕ ئێش و تاقەت فروکێن کە بە نەفرینی بێوجدانی سەردەمەوە دەناڵێن. دووەم کۆمەڵێک پزیشک و دنیایەک خەڵکی بە ویجدانی ئەم وڵاتە کە یارمەتیدەری ئەم نەخۆشن بۆ هاوکاری لە چارەسەرکردنی نەخۆشەکەم دەرامەتەکان. سێم ئیرادە ڕوبەربوونەوەیەکی ئەفسانی کە بڕوان وایە چیرۆک و گەلێک داستانی ئامێزی مەزنیان تێدایە، یان ڕاستە بڵێن هەزاران داستانی مەزنی بەرخودانی چارەخوازانی تێدایە کە نمونەی بەهێزی و معنویاتێکی مەزن بۆ کۆمەلگاکەمان. دەمانوێت لە ناخی دڵمانە بڵێت ئامادەبوونی ئێوە لەم چارەکەدا بەرز دەنرخێنین و پێتەڵ دەڵێین ئێوە بەشێک لە خەڵکی دەستبەژێری ئەم وڵاتەمانن کە خۆ بەرپرسیار دەبینن لە بەرامبەر بە چارەخوازانی نەخۆشخانەی هیوا. ڕێکخراوی مەرزیە دامەزراوەیەکی ناحکومیە و کار لەسەر توانە هونەریەکانی ژنان دەکات. کۆمەڵێک ژن بەیەکەوە کار لەسەر بەرەو پێشبردننی ئاستی هونەری و کولتوری کوردی دەکەین و ئامانجمان پاراستن و زیاتر بڵاوکردنەوەی هونەری ڕەسەنی گەلەکەمانە کە مێژوویەکی دەوڵەمەند و ئاشکرای هەیە. وەکار دەکەین لەسەر توانای تاکی ژن بە تایبەتی و گەڕانەوەی هێز و شکۆی ژن کە لە ڕابردوودا دەستێکی باڵای هەبووە لە بوارە جیاجیەکاندا. و هەوڵی ئەوە دەدەین شوناسی ڕەسەنمان لە ڕێگەی چالاکی و پرۆژەکانمانەوە بڵاو بکەینەوە و بەڕووی کۆمەڵگە پیشانی بدەین ژن لە ڕەسەنایەتیەوە سەری هەڵداوە و بۆ ئێستاش کۆمەڵێک ژن دەست لە کولتوری ڕەسەنایەتی بەرنادەن و لە هەوڵی زیندووکردنەوە و پاراستنیدان و لەو ڕێگەیەدا چەندین هەوڵ و ماندووبوون و کاری سەخت تێدەپەڕن. و جێگەی خۆیەتی ئاماژە بە دڵسۆزی و هیلاکی و ماندووبوونی سەرجەم دکتۆر و کارمەندە بەڕێزەکانی نەخۆشخانەی هیوا بکەین و زۆر سپاسیان ئەکەین کە لەناو هەموو بارودۆخەکاندا دڵسۆزانە مامەڵە لەگەڵ نەخۆشەکاندا دەکەن. شێرپەنجەی مەمەک ساڵانە ڕوو لە زیابوونەکە بە نسبەتی لە 1.5 کە ئەمە تۆزێک بەترسیە. لە هەر 39 توشبوویەکی شێرپەنجەی مەمەک یەکێکیان بە شێرپەنجەکە وەفات دەکات. بەڵام بە 39کەی تری شێرپەنجەکەی تی ئەپارێنێت و لی چاکە بێتەوە کە ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرەیە. سلایدی دوایی تر. طبعا چۆن بڵاو ئەبێتەوە شێرپەنجە بەعام؟ سێ ڕێگای هەیە. یاوە تا لە شوێنی خۆیەوە گەش ئەکات و پەل ئەهاوێژە بەملاو بەولایە، یان لە ڕێگەی سیستمی خوێنەوانی یەکێک لە خەلایە شێرپەنجەکان دزە ئەکا بۆ ناو بوریەکی خوێن و بەناو سیستمی لەشە هەمووی بڵاو ئەبێتەوە، یان لە ڕێگەی سیستمی لیمفاتیکەوانێ کە ئەمیش بە هەمان شێوەکو سیستمی خوێن وایە بەناو جسمە حرەکە ئەکا لەوانەیە لە ڕێگەی سیستمی لیمفاویەوە بڵاو بێتەوانێ. نیشانەکانی چی؟ طبعا هەنێ نیشانەمان هەیە کە ئێمە دائیمە باسی ئەکەین، بەڵام بەس ئەم نیشانانە تایبەت نین بە شێرپەنجە. ممکنە نەخۆشیێکی بێوەی مەمک عینە نیشانەمان پێپشان بە. سەیەکەیە کە باسی ئەم نیشانانە ئەکەین بە ڕسماوانێ هەوڵێن بۆتان ڕوون بکەمەوانێ. بۆ نمونە یەکەم شوێن کە ئێمە سیری ئەکەین گۆی مەمکە. گۆی مەمک مەفروض نییە لە کاتی ئاساییە هیچ دەرچێکی لێ بێتەوانێ لە بێتە دەرێت چ لە پیاویش و چ لە ئافرەتیشە. بەڵام بەس کاتێک کە دەرچێکی لێتە دەراوانێ ئەبێ ئەمە تۆزێک وریامان کاتەوانێ کە ئەمە بزانین خەلەلێکەیە. بە تایبەتی ڕەنەکەی ئەگەر سوور بوو واتە خوێن یاخود ڕەنێکی ژەڵناوی هەبوو کە ئەمیش واتای ئەوەی کە تێکەڵاو بخوێنە ئەمە ئەبێ زۆر وریای بین کە ئەمە نیشانەیەکی وشارکەرە بین من خێرا زوو فریای خۆمکەوم و پزیشکێکی پسپۆر ببینێ. گۆڕانکارێکی تر لە گوی مەمکە چوونە ناوی گۆکەیە. طبعا ئەمە بۆچی ئەبێ؟ کاتێک کە گرەیەک لە پشتەوە ئەبێت ئەم گرەیە وەکو مزەخەیەک وایە هەموو دەوروبەرەکەی ڕائەکێشە بۆ لای خۆی، یەکێک لەوانە گوی مەمکە کە لە لەوانەیە لە ناو پیاوانیشە لە ناو ئافرەتانیشە شێرپەنجەی مەمک بەم شێوەیە خۆی نیشان بە بۆیە بێ زۆر وریای ئەم حاڵەتە بین. ئەم بۆنەیە بە بۆنەی ئۆکتۆبەری پەمەیە کە مانگی ڕوبەڕووبوونەوەی وەکو ینی سمبولی ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی شێرپەنجەیە و ئامادەکاری ئەم مەراسیمە ڕێکخراوی مەرزیەیە و ئامانج لە ئەم مەراسیمە ئەوەیە کە ڕێنمایی لە سەرەتادا ڕێنمایی تەندروستی بدەین بە هەموو هاوڵاتیان و بە تایبەتیش نەخۆشانی شێرپەنجە وەک سەپۆرت و پاڵپشتێک بۆیان و
پێیان بڵین کە ژیان ڕەنگاوڕەنگە و لە ڕێگەی هونەر و ئێمە هاوکاری خۆمانیان بۆ دەربڕین. ئامانجەکەمان ئەوەیە کە ئێمە ینی هاوکاری خۆمانیان پشتیوانی خۆمان بۆ نەخۆشانی شێرپەنجە دەربڕین و ئەکید هاتنی هاوڵاتیان و بە تایبەتیش ئەو کارمەند و دکتۆرەکانی نەخۆشخانەیی و هەر کەسێک هاتنی بۆ ئێرە وەکو هاوکاریەک و هاندانێکە بۆ نەخۆشەکان کە ینی ئەرێنی بڕوان نەژیان و ئەرێنی بیر بکەنەوە بۆ چونکە بنەمای بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە ئەرێنی فکراندنە ینی ئەرێنی بیرکردنەوەی و هەبوونی هێز و ئیرادەیە. ئێمە وەکو نەخۆشخانەی هیوا زۆر سواسی هەموو ئەو ڕێکخراوانە ئەکەین، هەموو ئەو گروپانە ئەکەین کە بەشدارن لەگەڵمانە و بە سازکردنی چالاکیەک بێت یان هاوکاریکردنمان بێت. بەڵێ بۆ ئێمە زۆر زەرورە هەم پشگیریەکە بۆ نەخۆشەکانمان و هەم پشگیرێکیشە بۆ کارمەند و پزیشکەکان. وەک ئێمە هەمیشە ئەڵێن شێرپەنجە یەکسان نییە بە مردن، واتە ئەو کەسی کە تووشی شێرپەنجە ئەبێت ئیتر ئەمە کۆتایی نییە. ئێستا چارەسەری زۆر باش هەیە، پزیشکی زۆر باشمان هەیە، ئەبێ یەکەم کەس نەخۆشەکەیە کە هاوکارمان بێت کە ئێمە هەم لەلایەنی پزیشکیەوە یاخود دەرونی یاخود ئیداری کە نەخۆشخانەی هیوا ئێمە هاوکاری نەخۆشەکە ئەکەین، بەڵام سەرەتا پێویستە خۆی ئیرادەیەکی باشی هەبێت و کەسێکی بەقوت بێت گوێ بۆ پروپاگەندانە نەیە لە دەرەوە کە ئەڵێن شێرپەنجە ئیتر کۆتاییە چارەسەری نییە یان پێڵێن دەردە خراپەکە یانێ چەندین قسە و قسەڵۆک ئەبیسینەوە. ئێمە ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵ نەخۆشەکانە و شکور ینی ئێستا زۆربەی کیسەکان چاکە بنەوە، ینی چاک بۆمان زۆر زیاترە وەک لە جارە. پێشنیاری من ئەوەیە کە هیچ کەسێک نەترسێت، هیوا نەخۆشخانی هیوا نەبێ بەوەی کە خەڵک بەلایە بڕوات بڵێ ئەمە نەخۆشخانە خراپەکەیە. ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە ژێکێک بین لەو تووشوانی نەخۆشخانە، بەڵام پێویستە بە ئیرادەیەکی باشەوە بە هێزێک و قوتێکی باشەوە دەست لە ناو دەست لەگەڵ خێزانەکەمان و هەروەها کارمەندان و پزیشکانی ناو نەخۆشخانە یەک بگرین. کاتێ سیمای شەوشەق دەبێ، کاتێ هەورێ لە ئاسمانی بێدەنگیدا گەوا و مۆلق دەبێ، کاتێ مانگی بە بەدمەستی لە تەشاری ژوورەکەمدا ئەوینی خۆی پەخشان دەبێت، کاتێ دڵم دنیای ڕاز و ڕامانی خۆی بە یەک وشەی ئەوینتم دەرمان دەبێت. ئیتر دەمەوێت پێت بڵێم چ شیرین خەوە، ئیتر دەمەوێت پێت بڵێم چ شیرین خەوە لە ناو دەرونی تاری ئەم شەوە.